فەرمووی اینجا پرسیارم لێ کرد وما الإيمان أي إيمان چییە؟ ئەوە فێری ئیسلام بووم، ئیسلام بە دوو شت تەفسیری کرد. أي إيمان چییە؟ قال الصبر والسماحة. الصبر والسماحة أو تفسير السيرة. ئێستا لە هەر کەسێ پرسیارکەین ئیمان چی دەڵێ ئەن تؤمنە بالله وملائكته وكتبه ورسله، بەڵێ تەواوە، بەڵام ئەوەش ئیمانە ئاگات دەیبێت. الصبر والسماحة ئیمان بریتیە لە ئارامگرتن، ئینسان ئارام بگرێت لەسەر عیبادەتی خوا. سەبرت نەبێ وەڵڵا برا نوێژی بەیانی ناکەیت، سەبرت نەبێت نوێژی عیشا ناکەیت، سەبرت نەبێ ڕۆژوو ناگریت، سەبرت نەبێ دان بە خۆت داناگری و زەکاتەکەت دەرناکەیت. الصبر سەبرت نەبێ خۆت لە حرام ناپارێزی کە بۆت هەڵکەوت، سەبرت نەبێ کە موسیبەتێکت بەسەر هات تووشی کوفر دەبی لە خوا هەڵدەگەڕیتەوە، بەس کە سەبرت بوو دان بە خۆت دادنی و تەحمل دەکەیت. بۆیە ئیمان سەبرگرتنە. جاوەرە تەفتیشی نەفسی خۆت کە و فەحسێکی خۆت کە تا چەند سەبرت هەیە لەسەر عیبادەتکردنی خوا، تا چەند سەبرت هەیە لەسەر یاد و ذکری خوا، تا چەند سەبرت هەیە لەسەر قورئان خوێندن، تا چەند سەبرت هەیە کاتێک کە حرامێک دێت کەس ئاگای لێ نییە تەنها ئەڵڵا نەبێ، سەبر دەگریت و نایکەیت. ومصيبتك بوهات ضل إنا لله وإنا إليه راجعون، تصبر وتحتسب تا چەند صبر دەگری. ئەوە ئیمانە. دووەمشتی ئیمان چی؟ السەماحە لێبوردەیی. سەماحەت لێبوردەییە، لەگەڵ خەڵک لێبوردە بە، ئەوەندە شتەکان ورد مەکەرەوە، محاسبەیەکی دەقیقی خەڵک مەکە. بەخوا بۆیە بەم شێوازە سەیری کردم دیارە ڕقی لێم کورە بابە، شەر نییە بەو شێوازە سەیری کردو ڕقی لێت بێ، شەر نییە قسەیەکی کردووە کەواتە حەقدی لە دڵە بەرامبەر تۆ لێبوردە بە، چاوپۆشی بکە، دڵفراوان بە. الصبر والسماحة ئەوە ئیمانە.